نایب بەڕێزە؟ زیرەک بەخێری تا کاک زیرەک ناسراوە بە زیکۆ زیکۆ دەقام زیکۆی بەڵێ بێ باشە ئەوە چۆنە ئەو لەقەبیان لێ ناوی؟ بخوای هەلە گچکە حەزم لێ بووە و لاعیبەکە بوو لاعبی منتخبی برازیل بوو بەڵێ هیوایەتم بوو یعنی لە خۆشەویستی ئەوە ئەو نازناوەیان لە تۆ ناوە تەمەند درێژ بی ئیشەڵڵا با بچینە لێم کاکە سڵاو لێوێ باشی ناوی بەڕێزە؟ بەهرۆز فوات کاک بەهرۆز بەچیەوە سەرقاڵی کاک بەهرۆز؟ کەساوات بێ لە شە ساغ بێ بازار چۆنە؟ سعیبینی بەخوای ئەیبینی یاخوا هەر باش بێ ئیشەڵڵا چۆنە هاتوونەتە فامیلی مۆڵ؟ والله هەروها پیاسەکمان کرد بۆ پیاسە هاتوون معدل پێکەوە نامەوە برادەرن داریەوە وەکو برای واینا خوا لە یەکتان نەکە وایە ترکە تەمەنێک بە یەکەوە بی لە برادەرایەتی دەرەچێ بێتە برا لەوەی دەرچووە تقریبا دوانەیە 30 ساڵش دەوی پێکەوەینا تەمەند درێژ بن ئیشەڵڵا هەموو کاتێک بە خۆشی ئاوهادا بنیشن کاک زیکۆ بە سەراتێکی خۆشم بۆ بگێڕەوە دیارە مناڵێکی خۆشە هەبووە وڵا زۆر هەبووە سەراب تەسوریکردنەوەشتانە فکر مەسەر نەبوو کە گەشت منە مەلعەبەکەی زاتەم هینە خوارد تەماشاتەکەم ساپایەکەم لاپتۆپە کامیرە نییە دەخەم خوارد بە خۆتم دەخەم خوارەوە ڕاستەکەی حەزب بە وێنەگرتن هەیە؟ بخۆم سەوری ناشان جوگرافیکم دەی لە شە ساغ بێ سەرکەوتوبی کارەکەتان قورس نییە؟ وڵی بەرێ وڵا بەس تایبەتمەندی خۆی هەیە خۆزانان ئیشێ زەحمەت بی بەلایەن خۆشترە ینی هەتا قورستر بێتەوە پێت خۆشە زۆر چاکە ئەو نیشانی کەسی بەهێزە حەزی لە تاقیکردنەوەی شتە سەختەکانە دێ لە شە ساغ بە یاخوا لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنن؟ وەرزش ئۆکێ لەگەڵ ئەی تۆ لەگەڵ چی جۆرە پرسیارێکا باشی؟ وەرزشی هیچ زۆر باشە پرسیاری وەرزشیتان لێکەم بەڵام مەگەر وەڵامەکەتان نەزانی بە شتێکی خۆشم پێشکەشکەن وڵا گۆرانی هیچ نازانم گۆرانینە قسەی خۆش نوکتە بەسەرهات ئیشاڵڵا باشە پرسیاری حەزەکەی گران بێ بەدری خۆت باشە بەسەر چاو پرسیارم زۆر پێیە پرسیاری وەرزشیتان لێکەم باشە کام یاریزان موسڵمانە سیدۆرف بێکام کاکە سیدۆرف بەس خۆش وەڵامەکە ڕاستە ماشەڵڵا خۆی زۆر زیرەکە پێسیار بە هەڵبژاردن ناکرد ئێستا خۆی زانی کاکەش بخۆی هەم دکتۆرە و هەم قەدیسیشە کاکەی برازیلی هەم اختصاصی دکتۆرە هەمش بخۆی لە کەنیسەی قەدیسە ڕاستەکەی لەسەر بێکهام هیچ زانیاری دەیە؟ بێکامش تەقەنەکەیش ئەویش هەر زمانەکی زۆر ئەوەیە ینی ئێستا لە ئەنتەرمیامیە ینی ساحەبی ئەنتەرمیامی زۆر ڕاستە وەڵامەکە دەست خۆش بێ بوویتە خاوەن خەڵاتێکمان پێبن بۆ کاکە زیکۆ فەرموو ئەوە خەڵاتی ئێمە بۆ بەڕێزێ دەچنە تێکساس چیکەنەوە تا هەر لە لای خۆشیان دانیشتون دەچنە ئەوێ بە فرینان دەخۆن باشە بەدڵتانە لەگەڵ خواردنە خۆشبی سپاس لەگەڵ خواردنە بینتان چۆنە حەسان لە خواردن هەیە؟ بینە خۆش ینی نەوسن ئەنجا خەڵکی کۆیە جا کۆی بەچی بەناوبانگە کفتەدان خۆشەوە بزانم بەڵێ دۆڵمە و وەڵام ڕاستەکە قوڕاو زۆر خۆشە جا خەڵکی و منتیقی کۆی و ڕانیە زۆر خۆش دروستێکە خواردومە بەدەستیان دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم بەسەراتێک خۆشمان بۆ بگێڕەوە لە قسەی زۆر خۆشە من هیچم دەبینم بۆ بۆخوای هەندە مادی مێستاوە لە بە خاتری هاتیمێرە لە سەفەرێ بوومە هاتیمەوە گوتی دەبی بێ ئێرە ئابێ ئێوەش وابن لەبەر خاتری ڕەفیقەکانتان گوێ بە هیلاکی خۆتان نێنەوە تا بەخوای لە سەفەرێ بوومە تەلەفۆنی لۆ کردم لە ئاکرێ بووم ئێستا گەیشتیمەوە مارە من داکممدانە هاتیمە خوارە ئەی لە شە ساغ بەیەخوا هەر لە خۆشییا بن هەموو کاتێ بە خۆشی کۆبنەوە زۆر سپاس دەکەم شتێکی خۆشمان بۆ ناگەڕیتەوە بەسەرهاتە زۆرە تۆ لە کاتی کارکردنە شتێکی خۆش ڕووی داوە زارشکە چوومە یوئێنی بەڵێ باشە کەرەچێ ژۆرێ پێنج سەیکەرەیە بەڵێ دەکەی کامل ئەنی پێنج دەقەی دەوێ بەڵێ گەیشتمە نقطەی ئیشکردنەکەی بەرێ میتینگەکە کامیرەمدانە تەماشاکە ئەوم نەینابوو میمۆریم نەینابوو یادگاریەکانی تۆ هەمووی لەگەڵ کامێرە و میمۆری وڵا مۆبایلەکەم هینا دەرێ نازانیت ئایفۆن دەکەم باش بوو هەگوتیان ئەو کامێرە دانا لە کامێرەکەم لە سستانی دانا و هەموو یازانی ئیشی بە کامێرە دەکەم بە ئایفۆنەکە ئیشەکەم پێتاوە کرد ئەی لە شەستا ئەڵێ ئەو کەسی کە بوێت ئیشوێک بکات
هەرچۆنێ بێ و ئیشە جێبەجێکات بەتاکید وێ گرنگ لێزانینەوەە دەی لە شستاق بێ زۆر زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ بەشداریتان کاتێکی خۆش و خواتان لەگەڵ زۆر سپاس